براوی خوای بەخشندەی میهرەبان سڵاوتان لێبێت بەڕێزان وەزارەتی دارایی هەرێم ئەمڕۆ بڵاوی کردەوە کە لیستی موچەی مانگی پێنجی موچە خۆرانی هەرێمی ڕەوانەی بەغداد کردووە ئەمە لە کاتێکدایە کە تاوەکو ئێستا موچەی هێزە ئەمنیەکان بۆ مانگی چوار نهاتووە هەروە کەمێک پێشێستا لە ڕاگەندراوێکدا وەزارەتی دارایی باسی لەوە کردبوو کە 368 فەرمانبەر کە پێشتر فۆرمی تیبییان پڕکرۆتۆرە چوارچێوی هەژماری من ئەمڕۆ کارتەکانیان بۆ گەڕاوەتەوە لە بەرنامە ئەمڕۆ قسە لەسەر پرسی موچە دواکەوتنی موچەی هێزە ئەمنیەکان و موچەی مانگی پێنج هەروە قسە لەسەر ئەوەش دەکەین ئایا پشکی هەرێم بەشی دامەزراندن و پلە بەرزکردنەوە و هاوتاکردنی تێدا هیچ دەرفەتێکی تێدایەوە دەبێت چی بکرێەوەکە یاسای بودجەش خشتەکانی یاسای بودجەش دەکەوێتە بواری جێبەجێکردنەوە ئەم پرسانە لەگەڵ بەڕێز دکتۆر فازڵ نەبی بریکاری پێشووی وەزارەتی دارایی عێراق قسەی لەسەر دەکەین کە بەڕێزیان لە هەولێرەوە لەگەڵمان دەبێت کاکتۆر سوپاسی ئەمەدەبوون دەکەین ئەگەر سەرەتا لە موچەی هێزە ئەمنیەکانەوە دەست پێ بکەین ئەمڕۆ لە دوانێکی دیوانی چاودێری دارایی هەرێم هەبوو گوایە وردبینیان تاو بێ لە دیوانی چاودێری دارایی عێراق خەبەرێکەیە لەبارەوەی کە موچەکانیان بنێردرێت سپاس کاک حەکیم سڵاو ڕێزم لۆ جەنابتان خۆشەویست بەحەقەت تا ئەبن ئەوڕۆ زۆر مەشغوڵ بووم لەبەرەوەی تەلەبە و شتم هەبوو خەبەرم نییە لەسەر ئەو مۆزوع بەڵام دوێنێشەوە من ئیتیساڵم کرد هیچ شتێکی نوێ نەبوو لەسەر ئەو مۆزوعە و ئەگەر شتێکی نوێش هەبووە یاکی چونکە من پێیانم گوت بۆ گەر شتێکی نوێ هەبوو خەبەرم بدەنێ بەڵام تا ئەو لەحزەیە هیچ خەبەرێک نییە لەسەر ئەو مۆزوعە ومێدمان زۆرە تاوان ئێمە کە ئینشاءڵڵا ئەو وردبینیە تەواو بوو بیت معاشی هێزە ئەمنیەکانیش بێت بەڵام وەکو ڕەسمی من هیچ شتم لا نییە بەحەقەت تا ئەو لەحزەیە هیچم لۆ نەهاتیە باشە کاکتۆر ئەو دواکەوتنە پەیوەندی بە وردبینیەوە یاخود کێشەی دیکە هەیە 15 ڕۆژێکی دەوێت بۆ وردبینی نەخێر بەڵام کێشە هەبووە لە ناو قایمەکە جەنابەت دەزانی خۆدا ئەوەی مەسەل مەدەنی ئەو هەموو وەختەی پێویست نەبوو بەڵام ئەوەی تر کە هێزە ئەمنیەکان بووە پێدەچی مەزموعەیەک کێشە هەبوو لەسەر مەسەلەی کۆد و ناوی سەیانی و ئەو معلوماتانەی کە داوایان دەکرد دوایی شبوه ڕێککەوتنە کرا کە دیوانی ڕقابەی مالی بە تەنسیق لەگەڵ برادرانی ئێمە تدقیقی ئەو مەوزوعە بکەن و بەحەقەت تدقیقەکە درێژەی کێشە لەبەر ئەوەی کێشە لە قایمەکە هەبوو لە لیستەکان لۆ وای لێ هاتکە ئینشاءالله بەڵکە ئەو کێشانە چارەسەر بکرێت لەوەی جارێکی تر تووشی ئەو کێشانە نەبینەوە و موچەی هێزە ئەمنیەکانیش لەگەڵ موچەی مەدەنی بێت باشە کاکتۆ سەبار بە موچەی مانگی پێنج ئەمڕۆ وەزارەتی دارایی هەرێم بڵاوی کردەوە کە لیستەکان ناردووە هەرچەندە بڵێن لە عێراق کۆتایی پێات و دابەشکردنی موچەی مانگی پێنج دەبوایە لە 25 لیستەکە نێردرابەیە پێشبینی دەکرێت زوو تەمویلەکە بکرێ بۆ موچە خۆران و فەرمانبەران بۆ مانگی پێنج بەڵێ کاک حەکیم بەحەقەت مەسەلەی بەس ئەگەر پێشەوەی جواب بدەمەوە بۆ برادران بڵێ دەنگەکە لۆم دەگەڕێتەوە بەڵێ ئەگەر هاوکاران چاکیەکەن کاک بەڵێ مەسەلەی موچەی پێنج بەحەقەت ڕاستە لیستەکە ئەو ینی بە تاخیری ڕۆیشت ینی ئەوڕۆ ڕۆیشت لۆ بەغدا و مەسەلەکەش لەبەر ئەوەی کە موچەی هێزە ئەمنیەکان نەهاتبوو هی مانگەکانی تر هەرێمی حکوومەت هەرێمی کوردستان دیارە نەیویست کێشەکە ینی گەورەتر ببیلەوە لۆیە لیستەکەیان تاخیر کرد و لیستی ئەوەی تر تا ئەو کاتێک کە وردبینی وا پێدەچی لە لیستی هێزە ئەمنیەکان تەواو بووبی بەڵام مەسەلەی بابرین موچە ئەگەر هات و بەغدا تەوان لیستەکە ئەوڕۆ چۆجارێ زووە کە ئێمە قسەی لێ بکەین چونکە معلومات وەرگرین لەوان بەڵام ئەوەی کە گوێمان لێ بووە لە برادرانی بەغدا زۆربەی هەرە زۆریان مشکلەی تەوتینیان کردیتە مشکلەیەک کە دەڵێن ئەگەر تەوتین نەکرێ ئێمە ناتوانین موچە بنێرین بەڵکو هەندێکیان زیاتر لەوەش ینی قسە دەکەن هەندێکیان دەڵێن هەردوو با بڵێن شەرتەکە کە لە ناو قەراری مەحکەمەی ئیتیحادی هەیە بەڕەغمی ئەوەی شەرتی دووەم ڕەبط نییە بە موچە بەڵام ئەوان ڕەبتیان کردی مەسەلەی داهاتە ناوخۆیەکانی شە دیارە کێشەی لەسەرا ئەگەر ئەو دوشتانە جێبەجێ نەکەن ئێمە موچە نانێرین بەڵام بە تەسەووری من جارێکی تر بەغدا تەسهیلی ئەمر ممکنە بکات
تا ئەو کاتی کە دەگەنە نەتیجەیەکی نیهایی لەسەر مەسەلەی تەوتین بەغدا بە تەسەووری من پێش دەژن ینی چارەی موچەی مانگی پێنجەکاتی ئینشاءالله. بەڵێ ئەوە بۆ موچەخۆری مەدەنی و سەربازیش ڕوودەدات ئینشاءالله. وەڵاهی کاک ئەمن دەوی دیسان تاکید بکەمەوە جەناب دەزانی دەی بپرسمە و سوالانە لە بەغدا چونکە لە خۆمەوە ناتوانم جواب بدەمەوە. ئەوڕۆ بەڕاستی هیچی اتصالەکەم نەبووە لەگە بەغدا، بەڵام ممکنە بەیانی سبەینەکەی اتصالەکەی بزانین داخوا مەوزوعەکە گەیشتە چێن دەر، چونکە دوێنێ شەو جوابیان دامەوە وتیان هیچ شتێکی نوێ نییە لە مەوزوع. بە تەسەووری من عێراق ینی محاولە دەکات کە دیسان کار ئاسانیەک بکات لە هەرێمی کوردستان لەوەی موچەی مانگی پێنجیشی هەموو لایەک بێت. بەڵام جەنابت دەزانی بەغدا بە حەقات هەندێکیان با بڵێن ڕۆلیان باشە لە برا عەرەبەکانمان و هەندێکیان ڕۆلیان خراپە. ئەوانەی ڕۆلیان خراپە دایمەن ترس دەخەنە سەر ئەنجومەنی وەزیران و وەزارەتی دارایی و تهدیدیان دەکەن بەوەی کە بە هەیئەی نەزاهە و بە مەحاکم و بەشتیوا کە ئێوە قەراری مەحکەمەی ئیتیحادی یەک پاکێجە دەبێ هەمووی بەیەکەوە جێبەجێ بکرێت، واتە دەبێت تەوتین دەست پێ بکات و دەبێت ئیراداتی داخلی تەسلیم بکرێت. هەردوێنێ لە زۆر لە مەسئولینی عێراقی گوێمان لەو قسەیە بوو کاکە حەکیم. ئەنجا لۆیە ممکنە هەندێک جار تاخیر دەبی وەزارەتی دارایی عێراقیش بتەوێنێتەوێ ئەوانیش لە خۆیان دەترسێن زۆر جار ئەگەر لەسەرەوە ئەمرێکیان لۆنێت واتە سەرۆکی ئەنجومەنی وەزیران ئەوانیش ناتوانن لەبەر ئەو ترسەی کە هەیە لە پەرلەمانی عێراق و هەیئەی نەزاها و لیژنەی نەزاهی پەرلەمانی کە دایمەن تهدیدیان دەکەن لەسەر مەسەلەی ناردنی موچەی هەرێمی کوردستان. ئەگەر ئەمرێک لەسەرەوە لۆیان نەچی ئەوان زۆر زەحمەتە بتوانن کە خۆیان سەرفی با بڵێن موچە سەرف بکەن. بەڵام لەگەڵ ئەوەش بە تەسەووری من ینی بەو وەزعە سیاسی کە ئێستا هەیە بە تەسەووری من ئینشاءالله موچەی مانگی پێنج پێشی جەژن دێت. باشە کاکتۆر سەبارەت بە بانکیکردنەکە هیچ چۆتە پێشەوە چونکە کەمێک پێش ئێستا وەزارەتی دارایی هەرێم ڕاگەندراوێکی بڵاو کردوەوە دەڵێ 360 فەرمانبەر کارتیان بۆ هاتوتەوە لە بانکی بازرگانی عێراق و پێشتریش بڵێن دواتریش 453 فەرمانبەریان ناردبوو، دواتریش 2557 واتە ئێستا بە کۆی گشتی 3378 فەرمانبەر نێردراوە 368 کارتی بۆ هاتوتەوە. هیچ بەرەپێشچوونێک هەیە لە پرۆسەی بەبانکیکردن؟ بەحەقەت ئەوەی ئەمن تێگەیشتم و پرسییم لە خودی بەرپرسانی TBI پێشتر ئەوان وتیان ئێمە 365ەکە ئیشمان لەسەری کرد و شەو ڕۆژیشمان لەسەری کرد لەوەی زوو تەواو ببیت، بەڵام زۆر لە معلوماتەکان ینی تەواو نەبوون. لۆی داوای معلوماتمان کرد، معلوماتی کامل ئەوەی کە پێویستە لۆکردنەوەی با بڵێن حساب لۆیە هەندێک تاخیر بوون. لەوەی دووەم بەحەقەت ئەوان گلەییان لەوە هەبوو کە ئەوان ئێستا ئەو با بڵێن پرۆسەی کە بەڕێوە دەچیت ئەوە هەژماری منە نەک تەوتین، بەڵکو تەوتین بە شێوەیەکی ترە و وتیان ئێمە لە بەغداوە با بڵێن لە خودی بەڕێ سەرۆک وەزیرانی عێراق تەوسێمان لۆ هاتیە و ئەمرمان پێکرایە کە دەبێ ئێمە عەمەلەی تەوتین بکەین نەک بچین ناو هەژماری من. لۆیە ئەو 400 و با بڵێن هەندە دەنگ حسابەی تر بە تەسەووری من مشکلەی لۆ دروست بوو و بە جۆرەی پێویست ئیشی لەسەر نەکرایە. ئەنجا ئەمە ومێدمان زۆرە کە ئینشاءالله هەردوو حکوومەت بەڵکە بتوان بگەنە نەتیجەیەک لەوەی ئەو تەوتینە لە TBI تەواو ببیت و قەرارەکەش وایە جەنابەت دەزانی کە 700,000 ینی ئەوان وتیان ئێمە مەجموعەیەکی زۆر لە هەژماری منمان داخل کردیە، ئەوەی ماوەتەوە بە حدودی 700,000 وتیان ئەو 700,000 بدەنە TBI بە ئەوان بە باکیکردنی لۆ بکەن. بەو بەڵێیەی کە ئێستا هەیە و بەو معلوماتی کە من هەمە بە تەسەووری من کێشە هەیە، ینی ئەوان ئەویان بە تەوتین حساب نەکردیە ئەوەی کە کرایە هەتا ئێستا. بەڵێ لە کۆتاییدا چی بەسەدەم پرۆسەیە کاکتۆر پێشبینی بەڕێزت؟ ئێستا خەڵکێکی زۆر لە هەژماری منیش 400,000 موچەخۆر بۆیان کراوەتەوە. لە کۆتاییدا ئایا عێراق ڕاستەوخۆ تەمویلی بانکەکانی هەژماری من دەکات بانکێری یاخود دەبێت لە کۆتایی ئەوانیش ببەسترێنەوە بە TBI لەوێەوە تەمویل بکرێن؟
خۆی بە حقیقەت قەراری عێراق وایە کە دەبی بانکی کردنەکە لە بانکە حکوومیەکان بی کە TBI-یان دواتر با بڵێن تەخویل کرد لەوەی تەمویلەکە لە وەزارەتی دارایی عێراقەوە مباشەرەتەن بستە TBI لەوەوە ئیتر پارەکە بخرێتە ناو حساباتی ئەو موچەخۆرانە و دواتر TBI تەنسیق بکات لەگەڵ ئەو بانکانەی کە با بڵێن هەژماری منیان تێدایە و بەو تەنسیقە ئەوان ئەو پارەیە دووبارە تەحویل بکەن لە ئەو حساباتانەی کە هەژماری منن لە زمانی هەژماری منن لەوەی پرۆسەکە بڕوات دەزانی بە حقیقەت لە ئەوەیە کە کێشە ئیتر دروست نەبی لەو موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان بە تەسەووری من تا ئەو لەحزەیە کێشە هەیە کاکە حەکیم بەڵام بە تەکید گفتوگۆ بەردەوامە لەوەی ئەو کێشەیە بە دوایی کۆتایی بێت بەڵام تا ئەو لەحزەی کە من قسە لەگەڵ جەنابەت دەکەم لەسەر مەسەلەی تەوتین بەڵێ کێشە هەیە چونکە ئەوەی کە کرایە لە TBI ئەوان حسابی ناکەن بە تەوتین یعنی وەکو حکوومەتی عێراق حسابی ناکەن بە تەوتین بەڵێ بەس کاکتۆر پێشبین دەکەی ینی لەسەرەوە ڕێککەون بۆ نمونە پارەکە بێتە هەرێم وەزارەتی دارایی هەرێم خۆی تەمویلی بانکەکانی هەژماری بکات لە کۆتایی یاخود هەرەوە ڕێگە چارەکەی کە ئەگەر لە هەژماری میش فەرمانبەرێک هەژماری کرد بێتەوە دەبێت 2000 ڕاستە و خۆ بە TBI ببەستێتەوە لەوێەوە تەمویل بکرێ ئەوانەی لە هەژماری بنن بە تەسەووری من بەو جۆرەی ئەو پێکهاتنەی کە پێکهاتینە مشکلیان نییە ینی گرفتیان نییە گرفت لۆ ئەو موچەخۆرانەیە کە تا ئێستا با بڵێن حسابیان لۆ نەکرایتەوە بێعتیبار ئەوانە بخرێنە سەر TBI بەڵام بەڕاستی پێت برێم کاکە حەکیم ئەو مشکلەیە بە تەواوی بنبڕ نەکرایە و هەر کێشەیەکیش ئەگەر ئەتوو بە تەواوی بنبڕت نەکرد لە هەر لەحزەیەک سەر هەڵدەداتەوە کێشە لۆ موچەخۆران دروست دەبی لۆیە بە تەسەووری من حکوومەتی هەرێمی کوردستان بەرپرسانی لەسەر خەتن لەگەڵ بەغدالەوەی بتوانن حەلەک ببینەوە لە بینی هەژماری من و لە بینی ئەو تەوتینەی کە عێراق دەیەوێت چونکە بە حقیقەت زۆر لە بەرپرسە گەورەکانی عێراق مصرن لەسەر مەسەلەی تەوتین و ئەوان قەزی تایبەتی خۆیانیان هەیە لەو مەوزوعە حکوومەتی هەرێمیش مصرە لەسەر مەسەلەی هەژماری من دەبێ حەلەکی وەسەط بەدوان ببینەوە لەوەی ئەو کێشەیە بە دوایی کۆتایی بێت وئیلا ئەگەر ئەو کێشەیە کۆتایی نێت هەموو مانگ ئەمە ئەو کێشەمان لۆ دروست دەبی موچە نەهات موچە هات موچە تاخیر بوو دەبێ بەڕێزان بەرپرسانی هەرێم ئیتیساڵ بە بەرپرسانی بەغدا بکەن و ینی بە حقیقەت ئەو کێشەیە مستەمڕە تا ئەو لەحزەیە ئەو کێشەیە بە مستەمڕی مایتەوە بەڵام ئەمە ئومێدمان زۆرە کە ئینشاءالله بگەنە نەتیجەیەک و نەتیجە پێشتریش لەگەر جەنابیشت باسم کردی خۆگەر تەوتین لە TBIش بکرێت بە تەواوی دواتر TBI دەتوانی لەگەڵ ئەو حساباتانی ئەو بانکانەی کە هەژماری منیان کردیتەوە تەنسیقەک بکات ئەو پارانە دووبارە لە TBIەوە بێتە ناو ئەو هەژماری من کە لەو ئەوانەیەوە موچەخۆر ئیسیفادە لە موچەکەی خۆی بکات بەڵام ئەگەر ئەو تەنسیقە نەکرێت و هەر کەس مصڕبی و ئەو بڵێ من 500 ناوەنێرم و 2000 ناوەنێرم یعنی ئەم لە خۆم لەگەڵ مدیرعامی TBI قسەم کردی ینی بە منی گوتی ئەوە تەوتین نییە تەوتین ئەوەیە کە ئێمە وەزارەتێک بە کاملی بماندرێتێ ئەو وەزارەتە بە تەواوی ناوی هەموو موچەخۆرانی خۆی لۆمە بنێریت و بەو تەفاسیلەی کە ئێمە دەمانەوێت ئەوە تەوتینە لۆیە من دەڵێم تا ئەو لەحزەیە کێشەی تەوتین نەکرد ئەگەر 365 کارتی شاتی بیتەوە کێشەی تەوتین چارەسەر نەکرایە تا ئەو لەحزە و ئومێدم زۆرە کە ئەو کێشەیە چارەسەر بکرێت چونکەەوە تەنها شەرتە کە موچەخۆرانی هەرێمی کوردستان بە گوێرەی قەراری مەحکەمە ئیتیحادی تاکە شەرتە کە پەیوەست کراوە بەو شەرتە شروطی تر هەیە لە ناو قەراری مەحکەمە ئیتیحادی بەڵام موچەخۆران پەیوەست نەکرایە بەو شروطانەی تر کە داوا دەکات داهاتی نەوتی و نانەوتی تەسلیم بە بەغدا بکرێتەوە لە قەراری مەحکەمە ئیتیحادی بەڵام موچە ڕەبط نەکرایە بەو داهاتی نەوتی و نانەوتی موچە فەقەت ڕەبط کرایە بە مەسەلەی تەوتین ئەگەر کێشەی تەوتین چارەسەر بوو ئینشاءالله مشکلەی موچە بە دوایی چارەسەر دەبێت هەموو مانگ لە کاتی خۆی ئەو پارانە دێ و دەدرێتە موچەخۆرانی هەرێمی کوردستان بەڵێ باەک پرسیاریت لەسەر ئالەتی بڵین بە پارەدارکردنی و بانکانە تا ئێستا لەسەرەوە ژڕێکەوتن نەکراوە هەر دەبێت لە کۆتایی چۆن بێ ئالەتی پارەدارکردنەکە زیاتر ڕاستە و خۆ لە بەغداوە یاخود پارەکە دێتە هەرێم و تەمویل دەکرێ
ئەگەر مەسلەی تەوتین دەست پێ بکات بەس مجرد دەست پێ بکات یعنی چونکە ئەو 365 ناوە بانکی ینی لە عێراق ئەوان حسابی ناکەن بە تەوتین بە حقیقت پێت بڵێم بەڵام ئەگەر مەسلەی تەوتین بە معنای تەوتین بەس دەست پێ بکات مجموعەیەک مۆزەفین با بڵێن حسابیان لۆ کراوە بە گوێرەی با بڵێن تعلیماتی تەوتینی موچە ئەو کاتە تا ئەو کاتەی هەموو تەوتین خەلاص دەبی موچە مانگانە دێتە هەرێمی کوردستان بە تاکید و لە هەرێمی لە وەزارەتی دارایی هەرێمی کوردستان تەوزیع دەکرێتە سەر ئەو هەژماری من و تەوزیع دەکرێتە سەر دەوائر ئەو دەوائرانی کە تا ئێستا هەژماری منیان نییە ینی موچەکە ڕاستەوخۆ لۆیان سەرف دەکرێت تا ئەو کاتەی تەوتین خەلاص دەبیت ئینجا کە تەوتین تەواو بووی هەموو موچەخۆران ئەو کاتە لە وەزارەتی دارایی عێراق مباشرەتەن پارەکە دەچێتە ناو حسابە بەنکەکانی خۆیان لەو حسابانەی کە لە TBI کرایتەوە ئەو کات بە شێوەیەکی مباشر دەچی بەڵام تا ئەوەی هەموو موچەخۆر تەوتین دەکرێت زیاتر دێتە هەرێمی کوردستان پارەکە و لە هەرێمی کوردستان تەوزیع دەکرێت لەسەر ئەو بانکانە. کاکتۆر بینی سەر پەسەندکردنی خشتەکانی بودجە کە دوێنێ پەسەندکران لە پەرلەمانی عێراق هیچ گۆڕانکارێکی ئەو تۆ نەکراوە تەنها خشتەکانەوە سەبارەت بە پشکی هەرێمیش بەڕێز بە باشی دەبینی تێبینی چییە لەسەر پشکی هەرێم؟ بە حقیقت کاک حەکیم ئەوەی کە کرا با بڵێن بە گوێرەی هەر خودی قانونی موازنەی ئیتیحادی ینی هی ساڵی 2023 هەموارکردنەوەی جەدوەلەکان بوو واتە تەنها ینی جەناب دزاین لە ناحەی شکلی موازنە دوو جوزە قانونەکەیە خۆی بەندەکانن ینی مادە قانونیەکان و جوزەشی جەداولەکانن مادە قانونیەکان حکمی جەداولەکان دەکەن ئەوەی کە کرا لە عێراق مادە قانونیەکان هیچ دەستی لێ نەدراوەکو خۆی ماوەتەوە هیچ گۆڕانکاری بەسەردانەهات تەنها لە جەدوەلەکان هەندێک گۆڕانکاریان کرد لە هەندێک محافەزاتیان کەم کردەوە لە هەندێک وەزاراتی ئیتیحادیان زیاد کرد و مەبلەغێکیشیان لۆ هەرێمی کوردستان زیاد کرد لەسەر جەدوەلەکان ئەوەی کە لۆ هەرێمی کوردستان زیاد کرایشەکی باش بوو تەوان هەمومان گەشتبینین پێی و دەستکاریش نەکرا تەوان لە کاتی مسادەقەکردن ئەوە بوو کە لە فەسڵی یەکەم و فەسڵی حەفتەم کە مرتەبیتە بە موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان لە فەرمانبەر و لە خانەنشین لەوێ بە حدودی تریلیۆنە و 600 ملیار دینار لۆ هەرێمی کوردستان زیاد کرا ئەوە ئیشێکی باش بوو وای کرد کە پێشتر بە هەردوو فەسڵەکە 876 ملیار دینارمان هەبوو مانگانە کە بەشی موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستانی نەدەکرد ئێستا بووە 964 ملیار و شتێک کە بەشی موچەخۆرانی هەرێمی کوردستان دەکات مانگانە بە هەردوو فەسڵ فەسڵی یەکەم و فەسڵی حەفتەم تریلیۆنە و 600 ملیاری تقریبان لۆ زیاد کرا لە فەسڵی دووەم دیسان مەبلەغێکمان لۆ زیاد کرایە بە حقیقت لە مستەلزەماتی خەدەمی ئەویش لەبەر ئەوەی تریلیۆنە و 400 ملیار دینار 400 شتێک تەوان مرتەبیتە بە مەسەلەی گواستنەوەی نەوتی هەرێمی کوردستان واتە پارەی گواستنەوەی نەوتی هەرێمی کوردستانە لۆیە لەو فەسڵە کە فەسڵی دووەمە هەندێکی تر پارەیان زیاد کرد بە حدودی 300 ملیارێک لۆ ئەوەی کە ئەگەر سبەی ڕۆژێ لەگەر هەرێمی کوردستان ڕێککەوتن لەسەر مەسەلەی نەوت بتوانن ئەو پارەیە بەشی با بڵێن ئەجووری بۆڕیەکان بکات ئەوە خاڵی دووەم بوو کە مهم بوو خاڵی سێم کە بڕێک پارەیان لۆ هەرێمی کوردستان زیاد کرد ئەویش لە مەدیونیەیە بە حقیقت لە مەدیونیە پارساڵ هەرێمی کوردستان 400 ملیاری هەبوو ئێستا لۆیان کردە تریلیۆنە 216 ملیار واتە 716 ملیاریان لەوێش لۆ هەرێمی کوردستان زیاد کرد بەداخەوە هەندێک برادەر وا تێگەیشتینەکە ئەوە شتێکی خراپ بووە لەبەرەوەی هەرێم قەردارە و دەبێ ئەو قەردانە بداتەوە وان نییە هەرێم قەردارەوە دەبێ قەردەکانی بداتەوە بەڵام 400 ملیارەکە بەشی نەدەکرد حکوومەتی عێراق 716 ملیاری تریلۆ خستە سەر وتی یا حکوومەتی هەرێمی کوردستان ئێستا دەتوانی بەشێکی باش لە قەردەکانت بدەیەوە یعنی ئەوەش جانبە باشەکەیە دیسان ئەوەی ئەوانە هەمویان واقعینە ینی بەڵێ سودمەندبوونە لە قەرز ئەو 1 تریلیۆن و 116 ملیارە یاخود دانەوەی قەرزە لە پشکی هەرێم نانا قەرز نییە زۆر برادری ئێمە ئەندام پەرلەمان بەداخەوە دوێنێ گوێم لێیان بووە زان قەرزە لەسەر هەرێمی کوردستان نا ئەوە تەخسیساتە
دراوەتە هەرێمی کوردستان لۆیان زیاد کردی وتیان ئەتو قەرزت لەسەرە ئەوە مە پارەمان زیاد دایەی بڕۆ قەرزەکانت بدەوە بزانە ینی لە مەسلحەتی هەرێمی کوردستانەوە لە دژی هەرێمی کوردستان نییە چاوت لێوی هەندێک برادەر واتێک گەیشتی بوون ئەوەش خاڵی سێم بوو ئەوانە زیادەی واقعی بوون ئەوان زیادەی زمنیشمان هەبوو لە موازنەی ئیستیسماری کە بە حدودی وابزانم 2 تریلیۆن و 100 ملیارێک بوو لە موازنەی ئیستیسماری ئەویش لەوە بوو بە حقات لەبەرەوەی ئێمە لە جزئی ئیستیسماری دەبوایە پێشتر طبعا لە سیادی بوودانەوەی با بڵێن کولفەی ئینتاجی نەوت پارەیان لۆ هەرێمی کوردستان زیاد کرد لۆی کەسبەی ڕۆژی ئەگەر هات و ڕێککەوتن لەگەڵ شەریکاتی نەوتی بتوانن دیسان لەوێش کولفەی ئینتاجی نەوت بدەن کەواتە کاک حەکیم لە ناحیەی جەدوەلەکان لە مەسلحەتی هەرێمی کوردستان بوون وەشتێکی زۆر باش بوو وەکو خۆشی ڕۆیشت ئەوەی مرتەبیتە بە هەرێمی کوردستان وەکو خۆی ڕۆیشت و دەستکاری نەکرا بەڵام ئێمە کێشەیەکمان هەیە کاکە حەکیم کێشەکە لەوەیە لە قانونەکەیە کێشەکە لە قانونەکەی لۆ چونکە ئەو قانونە حکمی ئەو جەدوەلانە دەکات و لەبەر ئەوەی نەمانتوانیە قانونەکە تعدیل بکەین کەواتە ئیدەن کێشەکە قائیمە واتە کێشەکە مستەمڕە لەگەڵمان بەردەوامە لۆ چونکە مەسەلەن ئێستا دوێنێ گوێمان لێ بوو کاکە حەکیم زۆر برادەر گۆتی بە پەسەندکردنی جەدوەلەکان موچەمان دەرهینا لە ئینفاقی فعلی وابزام جەنابیشت دەبیگوێت لێبووبی لە هەندێک برادەر ئەندام پەرلەمانە ئەو قسانەیان کرد ئەوە ڕاست نییە ئێستاش تا ئەو لەحزەیە کە من و تۆ قسەی تێدا دەکەین قانونی موازنە بە گوێرەی مادەی 11 هەموو بڕگەکانی کە مرتەبیتە بە هەرێمی کوردستان ئینفاقی فعلی دەیانگریتەوە بما فيها موچە وەکو قانونی موازنە بەڵام بە خۆشحاڵیەوە قەراری مەحکەمەی ئیتیحادی کە زۆر دەمەکە دەرچووە ئەوە بووە سەبەبی ئەوەی کە موچەی هەرێمی کوردستانی لە ئینفاقی فعلی دەرهینا چونکە دوێنێ هیچ تعدیلێک لەسەر قانونی موازنە نەکرا واگەر قەراری مەحکەمەی ئیتیحادی نەبووایە بەو تعدیلەی کە دوێنێ کرا موچە دیسان ئینفاقی فعلی دەیگریتەوە ینی بە گوێرەی قانونی موازنەی کە ئێستا هەیە کە ئێستا بەردەوامە موچەش ئینفاقی فعلی دەیگریتەوە بەڵام هەروەکو باسم کرد لەبەرەوەی قەراری مەحکەمەی ئیتیحادی هەیە پێشتر ئەو قەرارە بۆ سەبەبی ئەوەی کە موچە دەربینن لە ئینفاقی فعلی و ئێستا هیچ گرفتێک لەسەر موچە نییە بە گوێرەی قەراری مەحکەمەی ئیتیحادی چاوت لێبی خوا خێریان بنووسی مەبلەغەکەیان لۆ زیادکردین لۆ ئەوەی بەشی موچە بکات مانگانە و ئەلحەمدوللا کێشەکە چارەسەر بووە تەنها ئەوە مایە کە مەسەلەی تەوتین هەروەکو تازە باسم کرد ئەگەر لەسەر تەوتینیش گەیشتە نەتیجەیەکی باش ئینشاءالله ئەو کێشە بە دوایی چارەسەر بوو باشە کاک تۆر پێشتر باس لەوە کردبوو دەبێت دوعا بۆ سەرۆکی دادگای فیدراڵی بکەین وایە بەڵێ ئەمن ئێستاش دەڵێم باوەڕ بکە ئەمن لە زۆر بەرپرسانی باڵای عراقم پرسێ زۆریان پێ ناخۆش بووە کە ئەو قەرارەی موچە بەو شکلە دەرچوو ئەزانی و ئیشێکی زۆر باشی کرد تەنها مەسەلەی تەوتینەکە چارەسەر بکرێت لەبەرەوەی ڕەبتی کردیەوە تەوتین تەنها ئەو کێشەیە لە مەسلحەتی هەرێم نەبوو تەنها کەلیمەی تەوتین وئیلا وەکو موچە بەڵێ ئەمن ئێستاش دەڵێم باوەڕ بکە کوردێک ڕئیسی مەحکەمەی ئیتیحادی بووایە بە تەسەووری من لە ترسی عەرەبەکان یان لە بەرامبەر عەرەبەکان نەیانتوانی قەرارێکی وا جەریء بدات لۆ مەسەلەی موچە ئێستا چارەسەری کرد موچە تەنها کێشەی تەوتین هەیە کە ئەویش ئینشاءالله چارەسەر باشە بابینە سەر پشکی هەرێم لەو ڕۆژانە زۆر قسە لەسەرەوە دروست بوو مانگانە 964 ملیار دانراوە بۆ موچەی موچەخۆران ئەگەر بڕیارەکەی دادگای فیدراڵ لەلایەن هەرێمەوە جێبەجێکرا ئای هاوتاکردنی موچەچی بەسەردێ پلە بەرزکردنەوە ئای هیچ دەرفەتێکی تێدا یاخود لە 2024 پلە بەرزکردنەوە و هاوتاکردنی موچە نابینین ئەم پرسە چۆنە کاکتۆر کاکە حەکیم تەماشای ئەزانێ چونکە من لە ناو ئیشەکە بوومە تەفاسیلی شتەکان نەزانم ممکنە خەڵکێک تەنها ڕووکەشی جوانی بیمالی بزانیت یەکەم شت دەبێ ئێمە جارەیە مەسەلەی تەوتین چارەسەر بکەین کە چارەسەر بوو موچە کەوتە سەر سکەی خۆی مانگانە هات ئەو کاتە ڕاستە موچەکە 964 ملیارە واگەر هات و پلە بەرزکردنەوە بکرێت بە گوێرەی معلوماتی وەزارەتی دارایی خۆمان ئی کوردستان دەڵێ ممکنە لە حدودی 100 ملیارێکی ترمان پێویست بی
کە ساڵانە دەکات تریلیۆنە و 200 ملیار. ئەوە کێشە نییە بەڕاستی پێت بڵێم. ئەو کات حکوومەتی هەرێمی کوردستان دەتوانی پلە بەرزکردنەوەی فەرمانبەرەکانی بکات و داوا لە وەزارەتی دارایی عێراق بکات کە سەلاحیەتی بەڕێز وەزیری دارایی عێراقا کە مناقەلە بکات لەو 4-5 فەسڵەی ناو بودجەی جاری بە کوردەواری خۆمان پێی دەڵێن بودجەی تشغیلی بە زمانی علمی بودجەی جاریە ینی موازنەی جاریە چونکە ئەو سەلاحیەتەی هەیە لەوێ ئێمە بە حدودی 4 تریلیۆن زیاترمان هەیە دەکرێت لەوێ تریلیۆنێک مناقەلە بکرێت لۆ فەسلی یەکەم کە تعویزاتی موظفینە و کاتە پلە بەرزکردنەوەش مشکلەی نابی. بەڵام مەسەلەی دامەزراندن بەڵێ ئەوە مشکلەی هەیە لەبەر ئەوەی لە بودجەیە لەو بودجەی کە ئێستا هەیە لە عێراق لۆخۆشی با بڵێن دەرەجاتی وەزیفی نوێی دانەنایە. ئەگەر عێراق دەرەجاتی وەزیفی نوێی لۆ خۆی دابنایە ئەو وەختە هەرێمی کوردستانیش دەیتوانی پشکی خۆی لەو ژمارانە وەرگری کە عێراق لۆ خۆی دادەنێت وەکو دامەزراندن. بەڵام لەبەر ئەوەی دامەزراندنی تێدا نەبوو ئەو جەدوەلانە تەنها لە بەشتێکی جزئی نەبی وابزانم لە پارێزگاکان مەسەلەی پەرەپەیانی پارێزگاکان تۆزەک مەزالەشیاندانێ کە شتێک بکەن لۆێ بەداخەوە لە بودجەی 24 هەرێمی کوردستانیش ناتوانانی کەس دابمەزرێنی بە گوێرەی ئەو جەدوەلانەی کە ئێستا هەیە. باشە بەس بۆ هاوتاکردنی موچە بە تایبەتی خانەشینان کە بڕیاری دادگای فیدراڵیان هەیە لە کۆتایی 2022ەوە ئەگەر بڕیارەکەی دادگای فیدراڵی لە بەبانکردن ڕاستکردنی داهاتی ناوخۆ کرا ئەو کاتە ئایا ئەوەش دەکرێت هاوتاکردن؟ بەڵێ 100% کاک حەکیم 100% چونکەوە جزئەکە لە قەراری محکەمەی ئیتیحادی. ئەگەر قەراری محکەمەی ئیتیحادی جێبەجێ کراوە موچە کەوتە سەر سکەی خۆی مانگانە بەڵێ ئەو کاتە دیسان وەزارەتی دارایی هەرێمی کوردستان لەگەڵ وەزارەتی دارایی عێراق و هەیەی تەقاعودی عامەی بەغدا دەکەونە گفتوگۆ لۆ هاوتاکردنی ئەو موچانە نەکی ئەوان بەڵکوهی فەرمانبەرانیش دەتوانن هاوتای بکەن بە گوێرەی قەراری محکەمەی ئیتیحادی و ئەگەر پارەی ئیزافی پێویست مەسەن ئەو ساڵ نەکرا دەکرێت لە ساڵی 2025 مەسەلەن وەکو چۆن ئەو ساڵ لە جەدوەل پارە زیاد کرالۆ هەرێمی کوردستان هیموچە ئەو کات دەکرێت لە جەدوەلی 2025 پارە زیاد بکرێەوە بەشی ئەو تەغیراتە بکات کە لە موچە ڕوو دەدات. بەڵام لە ناحەیەی قانونی لە ناحەیەی مالی بەڵێ موچەخۆرانی هەرێمی کوردستان بە گوێرەی قەراری محکەمەی ئیتیحادی حەقی خۆیانە کە دەبێ موچەکانیان هاوتا بکرێت لەگەڵ بەغدا. بەڵام هەمووی جارێ مرتەبیتە جارێ ئەمە مشکلە گەورەکەمان هەیە کە مشکلە گەورەکە چارەسەر بوو ئەو مشکلە جانبیانە ئۆتۆماتیکیان دواتر بە شێوەیەکی ینی مستەمەڕ چارەسەر دەبن. سکاکتۆر ئەو مادەی کە بەڕێز باسی دەکەی گواستنەوەی بڵین پارە بۆ موچە مادەی 60 بودجێ عێراق دەسەڵاتی ئەنجومەنی وەزیرانە بەڵام ئایا وەزیری دارایی یاخود وەزیری پلاندانە کە لە کۆتایی مادەکە دەڵێ دەبێ ئەوان پێشنیازکەن ئەم کارە بۆ هەرێم دەکەن شتێکی ئەوە بکرێ بۆ پلە بەرزکردنەوە بگوازرێتەوە یاخود بۆ هاوتاکردنی موچە و بەشیش دەکات لە پشکی هەرێم لە بابی تەژغیل. بەڵێ ئەوەلەن بەشی دەکات لە بابی تەژغیلی چونکە زیاد هەیە پارەیەکی باش هەیە ئەوە یەک. دوام وەزیری دارایی خۆی لە مانگی سێوە ئیعلانی کرد کە ئێمە حازرین ئەو مناقەلەتان لۆ بکەین چەندتان لۆدانرایە ینی لە مانگی سێوە زۆر برادەر گوتیان کە ئەو 875 ملیارە بەشمان ناکات وایە ئەوەی کە هەیە. بەغدا چەندی نارد 950 بزانە ئەوەی کە نردیان زۆر لە 875ەکەی نرد زیاتر لۆ نردی چونکە وەزیری دارایی زۆر باش دەزانی کە ئەو دەسەڵاتەی هەیە ئەو مناقەلەیە بکات زانیت یعنی حتا یەک لە قسەکانی وەزیری دارایی لە عێراق گوتی خوا دەیکرد هەموو پارەی کە تەخسیس کرایلۆتان لە بودجە لۆ موچە سەرفەکەن ئەمن مشکلەم نییە بەعدا ئیستیسماری ناکرێت چاوت لێوی بە گوێرەی قانون ئیستیسماری پارەی لێ ناگوازرێتەوە لۆ موچە. بەڵام لە موازنەی جاری تەشغیلی دەتوانیت و سەلاحیەتی وەزیری داراییە کە پارە بگوازیتەوە لۆ فەسلی یەکەم کە تعویزاتی موظفینە لۆیە هیچ کێشەیەک لەو جانبە نییە. باشە بەس کاکتۆر سەبارەت بەوانە بێژان مامۆستایانی وانە بێژ ژمارەیان 37,000 ئایا حکوومەت هێرێم دەسەڵاتی ئەگەر بە هەمیشەیشدا نەمەزێنین لەم خۆناغا
بیان کاتە گرێبەست و باز دەوەکە سوودانی بەڵێنێکی دابێت کە 18 میلیاردیان پێویستە 18 میلیاردیان بۆ نەقڵ بکات دەکرێت بە گرێبەست بێ لەم قۆناغی ئەگەر یاخود بۆ دامەزرانی هەمیشەیش ئەمساڵ بڵین نییە؟ بە تەسەووری من دامەزرانی هەمیشەی نا کاکە حەکیم زەحمەتە لەبەرەوەی لە عێراق لە بودجە با بڵێن بودجەی لۆدانەندرایەوە ئەو ژمارەیە تەخسیس نەکرایە کە چەند کەس تەعین ببی وەکو هەمیشەیی بەڵام ئایا دەکرێت بکرێنە گرێبەست بەڵێ دەکرێت بکرێنە گرێبەست و بە هەمان شێوە داوایان لۆ بکرێ مناقەلە بکرێت لەو فەسرانەی کە باسم کرد ئەگەر مەبلەغەکە ئەوەندە زۆر نییە لە حدودی 18 میلیارە مانگانە هیچ مەبلەغێکی ئەوەندە گەورە نییە لە چاو ئەو موچەی ئافۆن لە چاو ئەو بودجەی کارێمی کوردستان هەیەی لە بودجەی تەشغیلی لۆیە کێشێکی گەورەمان لۆ دروست ناوی تقریبان لەو جانبە یعنی ئێمە نزیکەی 4 تریلیۆن نزیکەی ینی بودجەمان هەیە تەشغیلی عەداڕەواتێ بڵەوان اینجا لۆیە بە تەسەووری من ئەو کێشەیە چارەسەرکردنی ئاسان دەبیت ئینشاءالله کە ئەگەر کێشە گەورەکە چارەسەر بوو من هەموو جاری دەگەڕێمەوە لەوە کێشە گەورەکە ئەگەر کێشە گەورەکە چارەسەر بوو ئەو کێشانە بە ئاسانی ئینشاءالله لە مستەقبەل چارەسەر دەبن مەبەستمەوەی بۆ گرێبەست بۆ مامۆسای وانە بێژبێت چین و توێژکەی ڕێگە پێدراوە ناچێتە چوارچێوەی دامەزران کاک دکتۆرم پرسە؟ بەڵێ بەڵێ گرێبەست مشکلەی نییە گرێبەست مشکلەی نییە لە عێراق دائیمەن لە عێراقیش بە وەزارەتەکان گۆترایە ئەگەر تەخسیساتانەیەوە دەتوانن گرێبەست بکەن مانع نییە ینی ئەوەی کە پێویستە بیکەن ینی لۆیە لە گرێبەست مشکلە دروست نابی و پارەی گرێبەستیش بە حقت پێت بڵێم دەتوانن لە مستەلزەماتی خەدەمی ینی لە فەسڵی 2 سەرفی بکەن فەسڵی دووش پارەیەکی یەکجار زۆری تێدایە 2 تریلیۆن و شتێکی تێدایە ئەوەی هەرێمی کوردستان بەڵێ ئەوەی کە لە بودجەدانراوە 964 میلیارد دیناری مانگانە ئێستا باز لەوەکەی موچە پێویستی بە 950 میلیارد بێ بەڵام ئەوان لەبەر لێبڕینی خانەنشینی داوای 970 میلیارد دەکەن بۆی کە 20 میلیاردیان کە لێبڕین ئەو 965 میلیارد ئەگەر لیستی موچەش 950 بێ هەر بۆ هەرێم دێت؟ بەڵێ ینی ینی بە گوێرەی لیستەکان دێت یعنی تو چەندت نردێت چەندت معاش پێویستە بە گوێرەی لیستەکان تەتقیق دەکرێن اینجا 940 950 960 حتا 970 مشکلت نییە چونکە من باسم کرد کاک حەکیم مادام وەزیری دارایی سەلاحەتی مناقەلەی هەیە تۆزێک پارە لە فەسڵەکانی تر مناقەلە دەکات لەو فەسڵیەکەمە ئەو کێشە چارەسەر دەکات ینی لەو ناحەیە ئینشاءالله هیچ کێشەیەک نییە بەڵێ بە کورتی سوپاس دەکەم سەرخولەکێکمانەوەکەی وەکو بودجە ئێستا خشتەکەی چۆن ئالیاتی کەوتنە بواری جێبەجێکردنەوە کاتی دەوێت چونکە یاسای بودجە ساڵی ڕابردوو تقریبا مانگێکی ویستا چۆ بواری جێبەجێکردنەوە ئەم جارە و هەموو ئەو ڕێکارانەی پێویستە بۆ جێبەجێکردنی خشتەکانی بودجە والله کاکە حەکیم جانبی قانونی چونکە اختصاصی من نییە خۆی دایمەن طبعا هەر قانونێک کە دەرەچی دەیبیستە لای ڕئیسی جمهور و مسادقەی لەسەر بکات و بچی لە وەقای عێراقی نەشر ببی ئینجا دەکەویتە بواری جێبەجێکردن بەڵام ئەوەیان ئەمن لە هەندێک برادرانی قانونی گوێم لێ بۆ مادام قانونی بودجە هەیە قانونەکە دەستی لێ نەدرا قانونەکە وەکو خۆی ماوەتەوە کەواتە جەدوەلەکان مجرد پێویستی بە مسادقە بووە و تەواو دەکرێت بکەوێتە واری جێبەجێکردن ئێمە لە واری جێبەجێکردن مشکلەمان نییە کاکە حەکیم ئەوڕۆ بکەویتە واری جێبەجێکردن یان مانگێکی تر هەرێمی کوردستان مشکلەی نییە چونکە هەرێمی هەر وەکو باسم کرد وەزیری دارایی عێراقی زۆر باش دەزانی کە ئەو جەدوەلانە مسادقەی لەسەر کرا کەواتە کێشەی نییە دەتوانی ئەو پارەی کە داوا دەکرێت بەڵام دوای تەتقیقکردن ئەو پارانە بنێریت لۆیە ئەوە نابیتە کێشە لۆ هەرێمی کوردستان تەنها کێشەکە لە چێ دروست دەبی بەڕاستی پێت بڵێم لە موازنەی ئیستیسماری و لە موازنەی تەشغیلی بەڵام موازنەی تەشغیلی و موازنەی ئیستیسماری تۆزێک زەحمەتە تا جارێکی تر تاوان دەبێت چەند جەولەی تری مفاوەزات دەست پێ بکە لە بینی هەرێم و بەغدا لەوەی لەسەر ئەوە بگەنە نەتیجە چونکە مەسلەی ئەوان چیان ڕەبت کردی ڕەبتیان موازنەی تەشغیلی و بەقیە ینی لەگە موازنەی ئیستیسماری ڕەبتیان کردیە بەوەی کە دەبێ هەرێمی کوردستان 400,000 بەرمیلەکە تەسلیم بکات مانگانە و داهاتی نانەوتیش تەسلیم بکات
ئەجا ئەوە بە تەسەووری من گفتوگۆیەکی زۆری دەوێت و ئەو هەویرە ئاوەکی زۆری دەوێت حقیقەتەن ئەو جوزە مشکلەی تێدا هەیە بەڵام ئەوەی موچە ئینشاءالله تەنها بە حەلکردنی تەوتین حەلەبیت یەک کێشەمایە بە حەقەت کێشەیەکمان مایە کە دەبوایە چارەسەری بکەین برادرانی ئێمە دەبوایە چارەسەری بکەن ئەوش دەبوایە تعدیلی بڕگەی جیم لە مادەی 12 ثاني ئەنجیم دەبوایە ئەو بڕگەیە تعدیل بکرێت کە مرتبطە بە کولفەی ئینتاج و نەقلی نەوتی هەرێمی کوردستان پارەی نەقل کە بەداخەوە ئەوە چارەسەر نەکرا وەکی خۆی مایتەوە لۆیە ئەو کێشەیە قائیمە لە بینی هەرێمی کوردستان و لە بینی شەریکاتی نەفت و لە بینی بەغدا بە تەسەووری من بە زیادکردنی پارە لە بودجە و کێشەیە حەل نەبوو چونکە لەوێ دوو قەید هەیە قەیدەکە لەسەر هەردووچیانە لەسەر کولفەی ئینتاج و لەسەر پارەی گواستنەوەی نەوت ئەویش قەیدەکە ئەوەیە کە وەزارەتی دارایی کاتێک کە پارە سەرف دەکات لۆ ئەو دووە بە گوێرەی معدەلی سعری سۆمۆ سەرفی دەکات و ڕئیسی وزەرای عێراقیش پێرێ بوو یا بەسەر پێرێ بوو دەرچوو لە تەلەڤیزیۆن وتی مشکلەیەکی گەورەمان هەیە لە بینی هەردوولا ئەویش ئەوەیە کە سعری سۆمۆ $8 و سعری هەرێمی کوردستان $24 چۆن دەیگەینینەیەک و لەبەر ئەوەی قانونەکەیان تعدیل نەکرد ئەو کێشەیە بەداخەوە زۆر بەداخەوە و کێشەیە قائیمە و چارەسەرکردنی زۆر زەحمەتە. باشە بەس کاکتۆر هەرێم ئەوە کە موچەکەم سۆگەر ئەگەر بە بانکیکردنەکە ڕووبدا ئەی بۆ داهاتی ناوخۆ ئێستا ڕێکەوتن کراوە 85 ملیارەکە تەسلیم کرا مانگە ڕابردوو یاخود لەوە شەرێم لە داهاتی ناوخۆش پارەی بۆ دەمێنێتەوە بۆ ئیدارەدانی فەرمانگەکان و بەشێک بۆ پرۆژەکان خۆی ئینجان چێشەکە لێرەیە کاکە حەکیم چێشەکە لێرەیە بەغدا دەڵێ بە گوێرەی قانونی ئیدارەی مالی مادەی 22 ئێوە دەبێ هەموو ئیرادات ڕسوم و گەمارک و زەرایب تەسلیم بە بەغدا بکەنەوە و دواتر بەغدا وەکەوەی کە لە عێراق دەیکات 50% گومرگەکانی عادەی تەخسیس دەکاتەوە لۆ هەرێمی کوردستان. هەرێمی کوردستان بە گوێرەی مادەی 29 لە قانونی ئیدارەی مالی فکرەیەکی تری هەیە دەڵێ نەخێر ئەسڵان ئەگەر تەماشای مادەی 29 بکەین لە بیدایەت دەڵێ 50% ئیراداتی ڕسوم و زەرایب فقط ڕسوم و زەرایب 50% لۆ ئەو محافەزەیان لۆ ئەو هەرێمە دەبێت کە ئەو ڕسوم و زەرایبەی کۆکردیتەوە لۆیە 50%ەکە هەمووی دەگریتەوە نەک تەنها گومرگ ئەوان دەڵێن نەخێر لەبەرەوەی لە نهایەتی مادەکە نووسرایە بئیستیثنا الضرائب والگەمارک ئەنجا مادەکە بە حەقەت مادەی مەتاتیە و من گلەی لە مشەڕعەکان دەکەم کە چۆن ئەو مادەیان پەسەند کردیە بەو شکلە مەتاتیە ئەوە کێشە لە بینی هەرێم و بەغدا دروست دەکات لۆیە بەغدا لەسەر ئەو 85 ملیارە نەخێر موافق نییە جەنابەت دەزانی و ئەوان بە گوێرەی کتابی وەزیری دارایی داوای 905 ملیاریان کردبوو هی 2 مانگ بە گوێرەی ئەو موازنی مراجعی کە لە هەرێمی کوردستان چوو بۆ بەغدا تا ئێستا ئەو کێشەیە قائیمە نەخێر ئەو کێشەیە چارەسەر نەبووە. بەڵێ سوپاس دەکەین کاک دکتۆر فازڵ نەبی ماندوومان کردی سوپاسیان بە دەبوونی بەڕێز دەکەین. سوپاس بەوەی بینەرانی بەڕێز سوپاس بۆ هاوکارانم تا بەرنامێکی دیکە خواتان لەگەڵ.